یەکە خوێن و ڕەگوو ڕیشەمان یەکە خەبات و شۆش و ئارمانجمان یەکە چوار پارچەنین وڵاتمان یەکە جیهان لا سەواری مە بێدەنگ و ماتە هەمەژوو لێرە خەریکی نووسینی کارەساتە هیچ کەس نابێت بە کەسمان تەنیا خۆمان کەسین ئەم جەنگە بۆ خاک و سەرماندێنی پاکیزاتە دارەکانمان بووم بە شایەتی فەلسەفەی ژیان هەژار و دەوڵەمان یەکێن لەناو جەرگەی مەیدان سنوورە دەستکردەکان بۆ مەتەنیە کاغەزن بێژوو دەنووسینەوە بۆ خاکی پیرۆزی نیشتمان هەستە براکەم هەستە کاتی خەباتە ئەمڕۆ ڕۆژی پاراستنی وڵاتە مەهێڵە تاگیر کردێتە ناو ماڵ و خاکت ئەم خاکە بۆ من و تۆ گەلەکەمان خەڵاتە دەنگی تەقەمان تەنیا موسیقە ژیانە تەنیا ترس خستنە دڵیان لێرە ئەسلی پلانە هەرگیز نەیاڵی پیسە دوژمن لێرە بە حەسێتەوە ئەم پیرۆزە خاکە بۆیان تەنیا وە گۆڕستانە بژی بەر خۆدانی ڕۆژاوە لە دڵی ڕۆژڵاتۆ سڵاو لە ڕۆژاوە سڵاو لە قەڵای کۆپانی مێژوێکی بێبڕاوە سڵاو لە لووتکەی قەندیل مەکوی بەرزی دڵاوە سڵاو لە یەکەتی گەل و هیوایەک بێبڕاوە فاک بۆ ئەردوغان فاک بۆ جۆڵانی فاک بۆ داگیرکەر و گۆجە خەمنەیی فاک بۆ جاشکە وڵاتی فرۆش بەرزانی فاک بۆ منفعەت تەڵەبان و کۆمەڵگەی جیهانی کوردستان 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 کوردستان